ئایا دەزانن دکتۆر عەبدوڵڵا جەودەت کێیە و چی کردووە؟ عەبدوڵڵا جەودەت یان عەبدوڵڵا جەودەتی داسکۆزایی لە 9 سپتەمبەری 1969 لە عەرەبگیری مەلەتی لە باکووری کوردستان لەدایک بووە و لە 29 جەنیوەری 1932 لە ئیستانبولی تورکیا کۆچی دوایی کردووە. ئەو 62 ساڵ ژیاوە، بە جوانی بۆ خوێندنی باڵا ڕۆیشتووەتە ئەستەمبوڵ و لەوێ لە ئەکادیمیای سەربازی پزیشکی خوێندوویەتی پێشەی پزیشکی وەرگرتووە. جونتورکەکان چالاک بوون، ئەمیش لەگەڵیان بوو. کاتێکی ئیتیحاد و تەرەقی لە پرەنسیپەکانی لایدا بە یەکجاری وازی لێهێنان. ئەو یەکێک لە دامەزرێنەرانی جەمعیەتی تەعاون و تەرەقی کورد بووە. دواتریش لەگەڵ کۆمەڵێک تەلەبەی کورد جەمعیەتی هێبی تەلەبەی کورد دادەمەزرێنن. هەروەها ئەندامی دامەزرێنەری جەمعیەتی تەعالی کوردستانیش بووە و ڕۆڵێکی باشی تێدا گێڕاوە. ئەو جگە لە پیشەی پزیشکی کاری لەسەر فیزیکیش کردووە، هەروەها بابەتی فکری و فەلسەفیشی نووسیوە. لە کاری ڕۆژنامەگەریشدا وەستا بووە. لەگەڵ سەرکەوتنی کەمالیستەکان بێدەنگی هەڵدەبژێرێت. بخابن ئێوارەی 29 جەنیوەری 1932 لە ئەستەمبوڵ کۆچی دوایی دەکات و لە گۆڕستانی مەرکەز ئەفەندی ئەسپەردەی دەکەن. بینەرانی ئازیز، پێویستمان بە پشتیوانی ئێوە هەیە. تکایە ڤیدیۆکانمان بپەرژێن و بڵاوی بکەنەوە.